بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. خۆشەویستان و بەڕێزان، بینەران و بیسەران و ئازیزانمان لە هەر کوێیەکی ئەم هەرێمە جوانەی کوردستانن، خوای پەروەردگار تاعەت و عیبادەت و پەرستشی هەموو لایەکمان لە مانگی پیرۆزی ڕەمەزان قبول بکات ئینشاء الله، و ماندووبوون و تینوێتی و برسێتیمان بۆ بکات بە توێشووی قیامەتمان و دەروی ڕەحمەتی خۆیمان لێ بکاتەوە، و چۆن ئەم سروشتە جوانەی دروست کردووە و چۆن ئەم هەموو سەوزی و ئاو و باخە جوانە هەیە لە بەهەشتە نەبڕاوەکەی خۆی بە هەمان شێوە و لە خزمەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم بە دیداری ئەو پێغەمبەرە نازدارەمان شاد بکات. ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆ لە شارۆچکەی پێنجوێنی خۆشەویستەوە لە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویستان بۆ پێشەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی سەدای زێڕین. بەرنامەی ئەم جارەمان لەگەڵ قورئان خوێنێکی تایبەت و مامۆستایەکی دەنگخۆشی ئەم دەڤەرەیە. داواکارم لە خوای پەروەردگار لە ماوەکانی داهاتووە بتوانین خزمەتێک پێشکەش بێەوەی ئەزیز و خۆشەویست بکەین و بە قورئانە جوانەکە و بە ئاەتەکانی قورئانی پیرۆز بتوانین بینە خزمەتان و گوێیەکانمان ئاو بدەین بە نوری قورئان و نوری ئیمان. لە خزمەتی دکتۆر بەختیار پێنجوێنیم، مامۆستای ئازیزی شارۆچکەی پێنجوێن، هەم وتاربێژ، هەم پێشنوێژ، هەم قاریئێکی قورئانی شارەزا، هەم مامۆستایەک لە بواری قورئان و قیرائاتە. خۆشەویستان و بەڕێزان، جوانترین دەستپێک بۆ دەستپێکردنی بەرنامە سەدای زێڕین معلومی هەموو لایەکە قورئانی پیرۆزە. ئەچین لە خزمەتی مامۆستایە جوانە دانیشین و دەستەکەین بە پێشەکی بەرنامە و لەگەڵمان بن. فەرمووس. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إنا نحن نزلنا عليك القرآن تنزيلا فاصبر لحكم ربك ولا تطع منهم آثما أو كفورا واذكر اسم ربك بكرة وأصيلا ومن الليل فاسجد له وسبحه ليلا طويلا إن هؤلاء يحبون العاجلة ويذرون وراءهم يوما ثقيلا نحن خلقناهم وشددنا أسرهم وإذا شئنا بدلنا أمثالهم تبديلا إن هذه تذكرة فمن شاء اتخذ إلى ربه سبيلا وما تشاءون إلا أن يشاء الله إن الله كان عليما حكيما يدخل من يشاء في رحمته والظالمين أعد لهم عذابا أليما صدق الله العظيم وصدق رسوله الكريم ونحن على ذلك من الشاهدين الشاكرين.
خی گەورە پاداشتی خێر بداتەوە مامۆستا گیان یاخوا بە خێر بیتەوە بۆ بەرنامەکەمان زۆر سوپاس دەکەین نازێتمان دای ئەمڕۆ بووین بەمای ئەرک بۆ جەنابەت خوالت خۆش بێ ئینشاءڵڵا لەوە دەست پێ بکەم مامۆستا بەختیار دکتۆر بەختیار کێیە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلاة وسلاما دائمين أبدين على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا پێشەکی زۆر بە خێراتتانەکەم داواکەم لە خوای پەروەردگار هەموو لایەکتان تەوفیق بدا بە تایبەتی جەنابەت مامۆستا مەحموود کە ئەرکێکی گەورەت گرتووەتە ئەستۆ کە بە دوای ئەهلی قورئانە ئەگەڕێیت خوای پەروەردگار موفقت بکە. من بەختیار مەولود محەممەد کەریم دانیشتووی شارۆچکەی پێنجوێنم خاوەنی بڕوانامەی دکتۆرام لە بواری فەرموودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و هەروەها ئەوەشی کەوا پەیوەستە بە فەرموودەوە عیلمی حەدیث و سپاس بە خوای پەروەردگار بڕوانامە و مۆڵەتم هەیە لە قیراءاتی قورئان لە عەشری سوغرا و هەروەها عەشری کوبرا و خوێندنی فەقێتیشم کاتی خۆی الحەمدولیلا لە مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەر بە تاواتی تاواو کردووە و مەرحەلەکانی ئەکادیمیش هەتاوەکو بڕوانامەی دکتۆرا ڕۆشتم لەگەڵیە. مامۆستا گیان ساڵی چەند جەنابەت هاتوویتەتە ئەم دنیاوە؟ من ساڵی 1970 هەر لە شارۆچکەی پێنجوێن لەدایک بووم با بڵێن پێشەوەی کەوا پێنجوێن داگیرێت و بار بکات بەرەو سلێمانی ئەوانە بگوازرێتەوە ئەو کاتە لە شاری پێنجوێن لەدایک بوو لە 6 ساڵ عەرەبی بە خێر و خۆشی هاتوویتە واتە 1400 هیجری یعنی لەو کاتیا لەداین سەری ساڵی هیجریە 1400 هیجری ماشاءالله یاخوا بە خێر بێ بۆ ئەم دنیا مامۆستا گیان لە شارۆچکەی پێنجوێن لەدایک بووی و هەر ژیانت لێرە گوزەر کردووە حتمما خێزانداریشی باشە ئەگەر خێزانداری ساڵی چەند خێزانت پێکێناوە و ئێستا خاوەنی چەند مناڵی؟ مامۆستا مەحموود تەمان ئێمە کە لە پێنجوێن من لەدایک بووم ئیتر ساڵێک دوای ئەوە ڕاگوێزراوین بەرەو سلێمانی و هەروەها چوینەتە ئێرانیش دوای چوینەتە شانێری بڵێن پێشەوەی کەوا بچینە سلێمانی پاشان چوینەتە سلێمانی دوای هاتوینەتە ئۆردوگای باریکە پاشان لە ساڵی 1990 جارێک تر هاتینەوە بۆ شارۆچکە خۆشەویستەکەی پێنجوێن و خوای پەروەردگار ئەو فەزڵەیشی پێداوین کە ئەلحەمدولیلا خێزاندارین ساڵی 2003 خێزانم پێگێناوە 3 مناڵم هەیە لەو خێزانم و خێزانێکی تریشم هەیە ساڵی 2012 هێناومە خاوەنی 4 مناڵ و 2 خێزان 2 هاوسەر ماشاءالله ینی 2 هاوسەرت هەیە بەڵێ یاڕەبی خوا سەلامەتیان کات ئینشاءالله هەمیشە موفەقە بن ئەو خانەوادە بە ڕێزەی جەنابەت و دوورە بن لە دەرد و بەڵا و موسیبەت ئینشاءالله ئەڵەی چی بۆوانەی کە هەر هاوسەرێکیان هەیە ئەڵەی بۆ نمونە وەکو من بیکەن بە دوویان ئەڵەی باش نییە؟ واللهی نەسیحەتی کەس ناکەم بە هێنان و بە نەهێنانی بەڵام خۆی ئەوەی کە گرنگە بەختەوەری ژیانە ئاسوودەی ژیانە جا ئینسان ئەگەر ڕاستەکەی لەگەڵ یەکی خێزانە بێ یان دوان بێ یان سیان بێ یان تاوەکو چواری کە ڕێگەی پێدراوە گرنگ ئەوەیە کەوا بتوانێ ژیانێک بەسەر بباکەوە لە ڕەزامەندی خوا پێغەمبەری خوا بێ عەلەیهی سەڵات وەسەلام بۆی ڕاستەکەی ئەم ینی نەسیحەتکردنە ڕەنگە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بیگۆڕێ بۆ کەسێک گونجاوێ بۆ کەسێکی تر گونجاو نەبێ بە گوێرەی کات و زەمەن و زروفی کەسەکە ڕەنگە گۆڕانکاری لە حکومەکەشا ڕوو بدا بۆیە بە هیچیانە ناتوانم ینی خۆی ئەگەر بکرێ شتێکی خێرە بەتاکید ئینشاءالله. مامۆستا گیان جەنابەت خاوەنی مزگەوتی لە شارۆچکەی پێنجوێن واتە پێشنوێژ و وتارخوێنی یاخود تەنها پێشنوێژی؟ بەڵێ من ئیمام و خەتیبم لە مزگەوتی سالم پێشتر پێیان و مزگەوتی سالم ئێستا با بڵین دوای ئەوە جارێکتر نۆژەن کراوە لەسەر ئەرکی
کاک علی حاجی ساڵحی گوندی ڕاوکان کە خۆی وەفاتی کردووە خوای پەروەردگار لە گوناهی خۆش بێ و ئەمەش بۆی بکاتە ڕووناکی قەبر و قیامەتی. دیارە تا هاتوونێت ئەم سروشتە جوانە کۆمەڵک پیاوی بەڕێز ماندوو بوون لەگەڵمان بە نمونەی کاگارام و کاک بەهمەن و کاک هاوڕێ و ئەو خۆشەویستانەی کە پێکەوە لە خزمەتی مامۆسایە بووین هەتا هاتیینە ئەم سروشتە و ئەم مەجلیسەمان ڕێخستووە سپاسیانەکەین خوای گەورە ئەوانیش مۆفەق و سەرکەوتوو بکە ئینشاءڵڵا. مامۆستا با تۆزێکی تر گوێ لە قورئانی پیرۆز بگرین و بزانین چه ئاەتێ لێکت بۆ ئامادە کردوین و دواتر ئینشاءڵڵا گەڕێنەوە گفتوگۆکانمان تەواوکەین. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين فمن تطوع خيرا فهو خير له وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصم ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. دەست و چاوت خۆش مامۆستا گیان خوای گەورە بێت قبول بکە ئینشاءڵڵا. محفوظ بن ئینشاءڵڵا. باسی بواری فەرمودەت کرد کە جەنابە دکتۆرات هەیە لە بواری فەرموودە. ئەو فەرمودانە بەگشتی چین کە باسی فەزڵ و فەڕی هەم قورئان خوێندن ئەکا هەم مانگی پیرۆزی ڕەمەزان ئەکا. مامۆستا محمود طبعا علمی فەرموودە علمێکی فراوانە بە شێوازێک کە زۆرێک لە زانایان هەموو تەمەنی خۆیان چۆنەڵی بەکارهێناوە بۆ خزمەتی فەرموودە ڕەنگە هێشتا نەیانتوانی بێت ئەو ئاواتەی کەوا خۆیان هەیان بووە بۆ خزمەتی فەرموودە یعنی نەهات بێتە دی لەبەرەوە علمێکی فراوانە بەڵام ئەوەی کە باسی فەزائیلی قورئان و مانگی ڕەمەزان بێگومان کۆمەڵە فەرموودەی صحیح کە یعنی بە سەنەدێکی صحیح گەشت بێتە ئێمە لە پێغەمبەری خوا و خۆشەویستمان وصلی الله عليه وسلم لەبارەی قورئانەوە زۆرن. یەکێک لەوانە مەسەلەن فەرموودەکەی عوثمانی کوڕی عەفان کە متفق عەلەیهیە واتە بوخاری مسلم هەردووکیان هێناویانە لە یەک ڕێگەوە لە ڕێگەی عوثمانی کوڕی عەفان ئەحەد العەشەرەة المبەشەرە یەکێکە لە عەشەرەی مبەشەرە بەهەشتیان پێدراوە. طبعا ئەوە خەڵک وازانێ هەر ئەو دەدانێ بەڵام
بۆیە پێوتری عشرەی مبەشەرە لە یەک فەرمودەیە باس کراوە. ئاگینا سەحابە زۆرن، یعنی عەدەدێکی زۆرن، هەم لە پیاوان هەم لە ئافرەتان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مژدەی بەهەشتی پێداون. بەڵام لە یەک فەرمودەیە کە ئیمامی ئەحمەد هێناوێت فەرمێ ئەبوو بەکر فی الجەنە وعومەر فی الجەنە وعوثمان فی الجەنە وعەلیٌ فی الجەنە والزبير في الجنة وطلحة في الجنة هتاوكو كوتاي بويا بيوتري عشرين مباشرة لو فرمودو هاتو كي يك فرمودا أو ددانا باس كراوة بالنسبة أوي كوا فضائل قرآن أو فرمودي كإمام بخاري مسلم هدو كان هنا يعني لعثمان كري عفان ورزا رحمة إخوالي بفرمي خيركم من تعلم القرآن وعلمه. طبعا خيركم صيغة تفضيله همزكي لبر تسهيل لا براوة يعني أخيركم مفهوم أفضلكم يعني مفهوم يم حديثة أوي يعني باشترين كزلة يعني باشترنية طلع باشترين كزلة أو كسية كخوي قرآن فير أبيت تعلم وزني تفعلش ما وصل محمود بو أوي إنسان أبي ما عنده بيلا قال يعني تكلفه بله وهروها وعلمه خوي فير بو وهروها خلقيش فير دكا. طبعا كوتري قرآن واتا تجويدي قرآن واتا تفسيري قرآن واتا ناسخي قرآن أحكامي قرآن معنى قرآن هم يقريتوا باشان براسي فرمودي تر زور يكي لو أنا بيغمري خو عليه الصلاة والسلام فرمي اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه. أفرمي قرآن زور بخوين شونك قرآن لروجي قيامتها ديدا بيتت كاكاري خاونكي يعني أو كسيك لقل يا جياوة. طبعا أما يعني مجديكي زور قوري زانانا فرمن هموش تيكا شفاعت أكابو إنسان لروجي قيامتها دواي أوي كوا كوتوتا نار راحتيكا بلام روجو لقل قرآن أو دوانا كيما تو جناود باسيك اللي يكفر مداهاتوا أفرمي قرآن روجو دين شفاعت أكن بيجو بكوتوتا نار راحتيكا ما شاء الله ناعلم كوات وشي نار راحتيكا بي فاللي فرمودي يترى هاتوا كبيغمري خوا صلى الله عليه وسلم فرميت اقرأوا الزهراوين دوغلاك بخوينا كما بس بي البقرة وآل عمران سورة البقرة وآل عمران كأفرمي فإنهما يأتيان يوم القيامة كأنهما غمامتان ما وصل محمود استوى وتعدلك به صحورة أو غايتان أو طيرا في غمر إخوة عليه الصلاة والسلام فرمي وكو بلاهور يعني وكو كومالي تير كوا آسمانيان دا بوشي بيت تحاجاني عن أصحابه. ما شاء الله ما شاء الله. يعني تكا كان بوخاونا كان بونو منخل شيك هي الله من نازانم قرآن بخوانم مثلا بقلم أي خوانيت تاكو ترات شن آياتي شي لبره مثلا أو أنا خوانه دوجار أبينين مثلا فرموديك يا بيغمبر صلى الله عليه وسلم كأفرمي بونو من السيجار قل هو الله أحد بخوانم كسورة إخلاصا وكو ختمي شي قرآن واحد أم كسا أتواني السود لما ببيني ما حديثي صحيحة فرمودك فرموديك صحيحة بلام أما الدليل نية لسروي كواو كسا قرآني ختم بلام هما فصلي بركة بلام أما قوري أو سورتي الإخلاص أجينيت وباسي فضائلي أوي چونك إما أبي براسي لمفهومي دقة كتير بقين وكو ختمي بوي حسابني بلام وكو قوري أو سورتانا تعادل برامبرة يعني بو بتايبتي بو أمجورة كسانة وأو كساشي كبقلم يجي خويني يعني لو تواناي نبي بلام هلا قسمتي قرآنها إما براسي فرموديك بخاري مان هيك في غمر إخوة عليه الصلاة والسلام كسيك بسياري ليكا لباري قيامته متى الساعة في غمر إخوة عليه الصلاة والسلام جوابنا تسجى بسيارك دواي فرموي في غمر إخوة عليه الصلاة والسلام كيبو بسياري قيامتي وتي من أي في غمر إخوة فاشان في غمر إخوة عليه الصلاة والسلام فرموي تشيد أمادة كدوب قيامة فرموي أي في غمر إخوة والله نروجو زور ننويجي زور نكدوي زور هي بلام خو في غمر إخوة خوشه بو زانان لم فرمودو أو أفرمن هر كسيكيش قرآني خوش بي أهلي قرآني خوش بي المرء مع من أحب شون قرنقا خلق يجي درفتي بون نرخصا بيت كوالا خزمتي قرآن أبي ببوني ظروفي تايبته بالتأكيد بلام أهلي قرآني خوش بي خلقي دينداري خوش بي قرآني خوش بي بهر جورك لجورك كان بوي بكري أسأل خزمتي قرآن إن شاء الله خايف رجال الروج قيامة أبلي وانج برزكاته وإمام الشاطبي لمنظومة كباس قراءاتي 7 أفرمي وإن كتاب الله أوثق شافع
وأغنى غناء واهبا متفضلا وخير جليس لا يمل حديثه وترداده يزداد فيه تجملا. الله الله الله. بۆ معلوماتت من عەرەبی باشە زانم بەڵام حەسوودی بۆ عەرەبیەی تۆ بم. ماشاءالله لێبێ. لە ڕادیۆی سونەتەوە زۆر جار گوێ لە قسە جوانەکانت فەرموودە شیرینەکانت ئەکرین. ئاوا بە ڕیتمی ڕادیۆی سونەت بۆ نمونە فەرمودەیەکمان بۆ بڵێ و ئەمجا یەکسەر بۆشمان شیکەرەوە. وڵا هەرە حەدیثانی کە باسی فەزائیلی قورئانەکە ئینشاءالله هەر لە قسمەت تابم وەکو چۆن وتراوە منكم تعلمنا الحمد لله جنابي شدسي بالات دس ما تشكين الحمد لله استغفر الله لخدمتنا موفقك دس الخير زور اسباز الحمد لله ما صايا بم ريتما اخوان مو وعن عمر بن الخطاب رضي الله عنه قال إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى فمن كانت هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله ومن كانت هجرته لدنيا يصيبها أو امرأة ينكحها فهجرته إلى ما هاجر إليه متفق عليه. بارك الله فيك. مفهومي ام فرموديه واتا نيتي باش انسان نيتي باشي هبه و هەر نیەتێکت بۆ خوا بێ ئیخلاسی تیا هەبێ لێ دووەرگیراوە ئەمما ئەگەر بۆ شێوازە نەبێ بەڵێ ئیتر ئەمە ئەم فەرمودەیە ئەگەر سەیری کتوبی فەقهکەی کتوبی حەدیثکەی هەر تەلیفێکە ئەنووسرێ زۆربەی زانان بەم فەرمودە دەست پێەکەن لەبەر گرنگی نێت. ئەمە یەکێکە لە فەرمودەکانی حەدیثەکەی ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوا لێ بێ. بۆچی لەبەرەوەی هەموو کردەوەیەک لەسەر نێت وەستاوە. بۆیە تەهارەت کە باسی تەهارەت دەوگری یەکەم تەهارەتی نێتە ئەنجا ئینسان تەهارەتی چۆنەڵی بە ئاو ئەمانە دەرەکە. بۆیە ئەو حەدیثە حەدیثێکی گرنگە کە حەدیثێکی غەریبیشە لە ڕووی فەرمودەوە زانستی بۆچی تەنها لە ڕێی عومەری کوڕی خەتاب و ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەم فەرمودە صحیحە لە ڕێی ئەبوو سەعیدی خودریەوە کۆمەڵی تر گێڕاوەتەوە هەمووی پێوترە ضعیف بەم ڕیوایەتانە. بەڵام بە ڕیوایەتی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ سەنەدێکی صحیحە و وەکو جەنابت باسە کرد هەموو کاروکردەوەیەک لەسەر نێدەسراوە. چەند بەیتێک هەیە دەربارەی حەدیث هەرچەنە چێژی ئەم بەرنامەیە جیازەکەی لەوایە بەرنامەکانی تر تەنها قورئان بووە ئەمە قورئان و حەدیثەوە تا بالقورئان والسنة نحيا إن شاء الله. هەندێک ئەبیاتی شعری هەیە کە ئەڵێ أبدأ بالحمد مصليا على محمد خير نبي أرسل وذي من أقسام الحديث عدة وكل واحد أتى وحده أولها الصحيح وهو ما اتصل إسناده لم يشذ أو يعد. أما كين مسيبتي أجر معلومات تبي أما منظومي إمامي بيقوني فيه وتريد منظومية ما شاء الله يعني خواي برجع قبولي فيها دعوة بله يعني بس ما وصل زور مختصرة سيوسي ديرة لعلم حديثة تنها يعني مختصرة بلام شرحي زوري لسرا يكك لواني كوا أو تريد خواي پروردگار قبوليكي تايبتي بيه دعوة كوا إن شاء الله أبيتا توشويكي قولي يعني صحيحة ودس بيكا دوائت تسر حسن الله والحسن المعروف طرقا غدت رجاله لا كصح لدوائية أو بيتانا زور بدلك على معنعن كعن وصف أتى طبعا هو إمامي مثل أما والله أنباني الفتى ما وصى محمود من أما اشتياق بلان يعني راسكي أجر علمي قرآن لقال علمي فرمودة علمي قرآن وفرمودة قراءات وفرمودة هردوشيان أتوانين بلين خطبة كان أجرته بودو بياوي كرت محمد بن محمد بن يوسف الجزري كقراءات 10 قرته بأوبياوا طبعا نجوكو بلام إما يعني هركس يق أم دينه هالقري أو خاونيتي كزانانا فرموا لدواء الصحابة كزنا هو يعني بقاته ابن الجزري أو كإنش كباسي كده أو منظومية كإمام بيقوني أصلي أم شتاني لكي ودرنا لابن صلاح ابن صلاح شار الزوري واحد آمين يا ربي توزي شيء جوا القرآن بيروز أكلين دواتر دين وخدمتي بينران باسي شيء قراءاتكين بكرتي باشا إن شاء الله أجر نازانم كاتمان هبه ما مصاي عزيز من ماوەی چیتر قورئانی پیرۆزمان بۆ ئەخوێنێ لە ماوەکانی داهاتووەوەتە چەند بڕگەی چیتر ماوە لە بەرنامەی سەدای زێڕین پێکەوە گوێبیستی ماوەسابین.
فەرموو. طبعا بالرواياتەکانی تر ئەوەی کە دەرفەت بێت ئینشاءالله خوێنین. یەکێک لەو ڕیوایەتانە ڕیواەتی وەڕش عن نافع. طبعا ئەم ڕیواەتە ئیمامی نافع لە مەدینەیە بووە، قیراعەتی مەدینە بووە، قیراعەتێکی نەرم و خۆشە. بۆیە پێمان خۆشە. فەرموو سەیدە. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الذين كفروا سواء عليهم أنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون. الله ما شاء الله. أو يعني أما جورك إلا قراءات كورشي كري عاصمة. بلد قراءاتي ترجمان هي بون حفظ شيء. حفظ عن عاصم طبعا. هم أم رابيانا دو يساوي بيشوت ما ورش عن عاصم. ورش عن نافع. عن نافع. بلى. أمان حفص عن عاصم. أمان عاصمة رواية أم قرآنيك أم مصحفيك اللي بردس خو معناها أما حفصة. بلام هر أماش راسيكي طريقي جوازي هي، طريقي شاطبي هي، طريقي بابلين دري هي، طيبة النشر إماء ابن الجزري. بوي أويش راوية كتير هي الشعبين هوا. بلى. إن شاء الله أساكم كان عادي. فرمو. أعوذ بالله من الشيطان الرجيم. وكذلك نري إبراهيم ملكوت السماوات والأرض وليكون من الموقنين. فلما جن عليه الليل رئي كوكبا قال هذا ربي. فلما أفل قال لا أحب الآفلين. فلما رأى القمر بازغا قال هذا ربي. فلما أفل قال لئن لم يهدني ربي لأكونن من القوم الضالين. فلما رأى الشمس بازغة قال هذا ربي هذا أكبر. فلما أفلت قال يا قوم إني بريء مما تشركون. إيمالي ألف راء كعكات خوي للرواية حفصة فرمي راء أو فرمي ريئة أجر بوسة ريئة أجر بلين الفلان مشي لدواء هاتبه أو كاتا يا كنامين ريئة الشمس. بله. دەست و چاوت خۆش مامەسا بە چی قاری ئەکسەر سامی کە حەزەکەی زیاتر گوێ لەو بگری؟ بە زۆر محەممەد ئەیوب پێ خۆشە، علی بن عەبدوڕەحمان حوزەیفیم پێ خۆشە، عەبدولوەدود حەنیفم پێ خۆشە. ئەمانە کۆمەڵە قاریئن کە من چۆنەڵێ گویان لێگرم. سعد غامیدیم هەر بەلاوە خۆشە. بەڵام وەکو ئەوەی کە لایەنی تەجویدی ڕاستیەکەی من زۆر بە محمود خەلیل الحوسەری لەگەڵ چۆنەڵی محەممەد سەدیق المەنشاوی ئەمانە کۆمەڵە قاریئن کە زیاتر مامەسا وەکو دەورات و خوڵ و مسابقە و مەحافل و ئەوانە جەنابەت هیچ بەشداری هەبووە لەو شوێنانە؟ و لەسەر ئاستی با بڵێن نێودەوڵەتیوانە نەبووە، بەڵام لە ناو شۆنەڵی شاری خۆمانە بە تایبەتی کە مناڵبووم بینیمە، بەس تەمەنم کردووە ڕاستە فەرمی. بەشە ساغبەی هیوای سەلامەتیت بۆ خوازین ئینشاءڵڵا. تەلەبەت هەیە وەکو مەدرسە وەکو موەسسەسەیەکی فەرمی؟ الحەمدولله خاوەنی مەدرسەیەکی گەورەین
لە شارۆچکەی پێنجێنا کە سەر بە وەزارەتی ئەوقافە مەدرسەیەکی ڕسمیە و الحەمدوللا تەلەبەی باشمان هەیە و سپاس بۆ خوا مامۆستای باشیشی تایە و کۆمەڵە خەڵک ئیجازە و مۆڵەتیشی وەرگتووە لە قورئان لە ڕیوایەتە جیاوازەکانە و الحەمدوللا سوودێکی باشیان بینیوە. الحەمدولله. جگە لە جەنابەت لە خانەوادەی بەڕێزە لە دەور و پشتی خۆت چیت هەیە سەوتی خۆش بێ مەسەلەن زانایەکی ئاینی بێ واتە لەم سێکتەرە بێ کە جەنابەت تایە خۆت بینیوەتەوە؟ وڵی ئێمە الحەمدولله سپاس بۆ خوای پەروەردگار هەر عایلەکەمان عیلەیەکی مولتەزیمی سپاس بۆخوا یعنی مامەکانم فەزلیان هەبوو بەسەر ئێمەوە ئەهلێکی چۆنەڵی ئەهلی ئیلتیزام بوون هەر بە دینداری و لەگەڵ ئەهلی دیندارا بوون سپاس بۆخوای پەروەردگار بەڵام دەرفەتی خوێندنیان بۆ نەڕەخساوە بە بۆنی ناڕەحەتی ژیان و ئەتوانم بڵم لە چینی متەوەسیت وانە و ینی بە کار و کاسبیوانەوە زۆرتر مەشغوڵ بوون بۆیان ناتوانیوە بەڵام وەکو سەوت خۆشی پێم وایە ینی تایەتی لە ئامۆزاکانمە تایەتی براکانم هەر سەوتیان خۆش بەڵام ئەوە هیچ خوێنەواریەکی وان نییە کە موفق بن ئینشاءالله. ئێمە بەرەو کۆتایی بەرنامەکە ئەڕۆین. حەزەکەم جیاواز لەوەی لە خەڵکم پرسیوە وتومە چیت هەیە لە کۆتایی بەرنامەکە بۆ کەناڵەکەمان یاخود بۆ بینەران تۆ چیت هەیە بۆ پێنجوێن؟ وەڵاهی ئەگەر بۆ پێنجوێن ینی ئەوەی کە هەمە داواکەم کە ئەو خوشک و برانی کەوا لە ناو شارۆچکەی پێنجوێنان یان هەر لە هە شوێنێکی تر کە پێنجوێنین ینی دەستبارمان بگرن کە ئێمە الحەمدوللا پرۆژەیەکی گەورەمان لە بەردەستایە بۆ ئەوی کەوا بتوانین لە پێنجوێنە شتێکی نمونەیی تەقدیم بکەین بۆ قورئان و ئەهلی قورئان بە ڕیوایەتە جیاوازەکان و هەروەها بۆ تەحفیزی قورئان و چۆنەڵی هەست دەکەم کۆمەڵێک گەنجی بەهرەداری تایە بەڵام پێویستە کەوا هەموو لایەکمان دەستباریان بگرین هەتاوەکو ئەگەنە ئەو مەرحەلەیە کەوا بتوانن خەڵکێکی زۆر ئینشاءالله ئیسفادەیان لێ بکا و ببنە نور و ڕووناکی بۆ ئەو خەڵکە کە تیداژی. موفق بن ئینشاءالله. ئێمە سوپاسی جەنابەت دەکەین بووین بە مای زەحمەت و عەزێت وەکو ئەڵێن مزاحیم بووین هیوادارم ئینشاءالله جەنابتان هەر لەش ساغ و سەلامەت بن. من کۆتایی باڵقەیم جارە هێنم چۆن وتمان سەرەتا و دەستپێکی بە قورئانی پیرۆز بێ کۆتایەکەشی خاتیمەکەی میسک بێ ئینشاءالله. من سوپاسی جەنابەت دەکەم دووبارە سوپاسیەوە خۆشەویستاناکەم کە لە بەرنامەی سەدای زێڕینی ئەم جارە لە شارۆچکە جوانەکەی پێنجوێنەوە ماندوو بوون لەگەڵمانە خوای گەورە پاداشتی خێری هەموو لایەکیان بداتەوە ئینشاءالله. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی سەدای زێڕین تکاتان لێکەم لە دوعای خێر بێ بەشمان مەکەن تا ئەڵقەیەکی تری ئەم بەرنامەیە بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم كاف هي عين صاد ذكر رحمة ربك عبده زكريا إذ نادى ربه نداء خفيا قال رب إني وهن العظم مني واشتعل الراس شيبا ولم أكن بدعائك رب شقيا وإني خفت الموالي من ورائي وكانت امرأتي عاقرا فهب لي من لدنك وليا يرثني ويرث من آل يعقوب واجعله رب رضيا يا زكريا إنا نبشرك بغلام اسمه يحيى لم نجعل له من قبل سميا قال رب أنى يكون لي غلام وكانت امرأتي عاقرا
وقد بلغت من الكبر عتيا قال كذلك قال ربك هو علي هين وقد خلقتك من قبل ولم تك شيئا قال رب اجعل لي آية قال آيتك ألا تكلم الناس 3 ليال سويا فخرج على قومه من المحراب فأوحى إليهم أن سبحوا بكرة وعشيا يا يحيى خذ الكتاب بقوة وآتيناه الحكم صبيا وحنانا من لدنا وزكاة وكان تقيا وبرا بوالديه ولم يكن جبارا عصيا وسلام عليه يوم ولد ويوم يموت ويوم يبعث حيا صدق الله العظيم.